لا تەوەری دۆمی بەیانی باش کوردستاندا لەگەڵتان بەردەوام دەبین و لەم تەوەرەشدا تەوەرێکی دەرونیمان ئامادە کردووە باز لە جیاوازی نێوان ژن و پیاو دەکەین بێگومان لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی ئەو کێشانەی کە دێتە پێشیان ئایا ژن زیاتر دەتوانێت دەرەقەتی بێتەوە یاخود پیاو بۆ مەبەستەش میوانداری دکتۆر هەژار معروفمان کردووە کە دکتۆری دەرونیە بەیانی باش دکتۆر بەخێربێیت. دکتۆر دەمێت سەرتا بەوە دەست پێ بکەم کە دەڵێن سایکۆلۆژیای ژن و پیا و جیاوازە لە ڕووی بیرکردنەوە و ڕوبەڕووی کێشەکانەوە ئایا وایە سایکۆلۆژیای ژن و پیا و جیاوازە؟ خۆی بۆ ئەوەی ینی باش بچینە بابەتەکەەوە من پزیشکم لە ڕاستی ئەمە جارێ بێ لەو شتانەوە دەست پێ بکەین کە لە یەکەکەین ژن و پیا و لە یەکەکە یەکێ لەوانە ناحەی جیناتە بۆ ماوەیی ئەوەی کە پێڵەن DNA یعنی لە سانە و هەشت و نیوی DNA و جیناتی ژن لەگەڵ پیاوە وەکو یەکە نەوە هەشت و نیو ینی یەک و نیوی ئەمێنێ بۆ جیاوازەکە ئەویش پەیوەندی بە زۆرتر بەوەی کە ژن و پیا و وای کرۆمۆسۆمە ئەوانەوەی ئەجنا وەکو یەکین ئێمە ینی بناغەکەمان وەکو مرۆڤ وەکو یەکین هیچمان نەپیا لە مەریخەوە دابەزیوە نەژنیش لە ڤینیۆسەوە هەمومان هاوڵاتی ئەم گۆی زەویان وانە ئەوە خاڵیەکەم خاڵی دووەم کەوی زۆر گرنگە هۆرمۆناتە یعنی لە ڕاستە ئەو هۆرمۆناتانی کە لە ژنا هەیە لە پیاویشە هەیە بەڵام بێگومان ئەو هۆرمۆنانی کە پەیوەندی بە جنسەوە هەیە بە سێکسەوە هەیە بێگومان جیاوازە یعنی پیا و تێستۆستیرۆنی زۆرترە لەو تێستۆستیرۆنەی کە لە ژنا هەیە یعنی ژنیش هۆرمۆنی پیاوانەی تایە بە زۆر کەم پێچوانەکەشی پیاویش هۆرمۆنی ژنانەی تایە ئەسترۆجین بە زۆر کەم وانە کەوا بۆ ئەم دوولایەنە زۆر گرنگە کە ئێمە وەکو یەشین اینجا مەسەلەی بۆ پرسیارەکە و جیاوازی لەلایەنی دەرونیەوە خۆی یعنی بێگومان جیاوازی هەیە نەکە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییەوە چونکە خۆی دەرون لەکوایە ینی شتە دەرونیەکان لە مێشکایە وانە لەبەرەوە گەرتۆ لە مێشکەوە دەست پێ بکەی بۆ خوارەوە جیاوازی زۆر هەیە لە بینی ژن و پیاوە ینی بۆ نمونە ئەوەی کە باسی بڵێن هێزی ماسوولکە ئەوانە ئەکا بۆ نمونە ئەستوری پێستی پیا و ئەستورترە لە پێستی ژن ماسوولکەکانی بەستەرەکانی ئێسقانەکان ئەمانە هەمووی هی پیا و هینترە زۆرترە بەقوترە ئەوە یعنی شتێکە سروشت خوا وا مرۆڤ وا دروست بۆ وا دروستی کردووە بەم شێوەیە اینجا تەنانەت لە ئەوەی کە پەیوەندی بە ئیشوکاری مێشکەوە هەیە پێکهاتەی مێشکەوە هەیە وەکوتم لێکچوونەکان زۆرترە لە بینی یعنی مێشکی ژن و پیاوە بەڵام هەندێک جیاوازی شێ بۆ نمونە مەسا ژن لایەنی ئەوەی کە پێڵێن بیرەوەری بیرهاتن مێمۆری ذاکیرە ینی لە زۆر شتا ژن زاکیرەی بەهێزترە لەلایەنی ئەوەی کە بڵێ ینی پەیوەندی باش و زۆر و دروستکرد لە ناوچەکانی مێشکە مێشک پێگات و خۆتان زانی 100 ملیارد خانەی تایە مێشک و ئەم 100 ملیارد خانەیە دابش بووە بە چەندین شوێنە هەر شوێنە ئیشێکی هەیە وەزیفەیەکی هەیە پەیوەندی لە بینی ئەم ناوچانەی مێشکە بۆ نمونە لە ژنا بەهێزترە لە ژنا بەهێزترە هەتا یعنی لێکۆڵەرەکان وا باسیەکەن کاڵێ ینی هاوکاریکردنی خۆی مێشکی گەورەی مرۆڤ پێگاتۆ لە دوو بەش ڕاست و چەپ هاوکاریکردنی بینی ئەم دوو بەشەی مێشک ئەڵێ لە ژنا زۆرترە تا لە پیاوە بێگومانەمە لایەنێکی بەهێزیە ئابە شێوەیە یعنی پێویست ناکە بچینە تەفاسیلی بە زۆر جیاوازی هەیە لە بوونیە لە دروستکردنی لە بوونی مرۆڤ بینی ژن و پیا زۆر جیاوازی هەیە و بێگومانەوەژە بێ بەهۆی جیاوازی لە ئیشکردنەکانەوە جیاوازی لایەنی دەرونیشە. زۆر باشە دکتۆر ببینە سەر ئەو بارودۆخانی کە ڕۆژانە خانمان و پیاوان تەیەکەون با لە خەفەتەوە دەست پێ بکەین خانمان زیاتر خەفەت لە دڵ ئەگرن یان پیاوان ینی قسەیەکە یاوترێ خانمان لە دڵیان هەڵی ناگرن بە گریان ئەی ڕێژن بە قیژان با شتێکی دیکە هەر ئەوەی لە ناخیانە ئەی ڕێژن بەڵام پیاوان ئەڵێن پیاو نابێ بگری پیاو نابێ خەفەت بخوا ئەمە هەنێجا باسەوە کرێکە ڕنگدانەوەیەک لەسەر دەرونی تاکەکە چ خانمان بێت چ پیاوان بێ دروست دەکات تۆ سەرنج لەسەرمە چی خۆی لە هەموو کۆمەڵێکە کۆمەڵێ چۆنەڵی بیرروڕای باو هەیە کە بە ئینگلیزی پێڵێن ستیریۆتایپ ینی هەندێک بیرکردنەوە هەیە ئێستا بڕۆ ڕێژەیە وەرگرە زۆربەی پیاو بۆ شێوەیە بیرەکات و زۆربەی ژنیش بۆ شێوەیە بیرەکات بەسەوە بەواتای ئەوە نییەمە لە ڕووی زانستی و ڕاستە ینی بە هیچ جۆرێ مەرج نییە وابێ
اینجا ئەوەی کە تۆ باسێ کرد یعنی ژن و پیاو لە ڕاستیا هەردووشیان کوڕ و کرد پێکەوە مەشاعریان هەیە هەموو ئەو مەشاعرانەی پیاو هەیەی ژنیژەیەتی لە ڕاستیا ئەنی هیچ کەموزیایی نییە وەکو یەک مەشاعریان هەیە بەڵام وەکوتم بیر و ڕاکان ئایدۆلۆژیەکان تۆ چۆن بیر ئەەکەیتەوە ئەگەر کەسێکی بیرکردنەوەکە و بیرکردنەوەیکی پێشکەوتن خوازانەیە کراوەیە پێشکەوتن خوازانەیە بێگومان زۆر جیاوازە لەگەڵ کەسێک ئیتر کەسەکە ئایا ژن بێ ئایا پیاو بێ حەزەکەم زانی یعنی هەندێک ژن هەیە لە مجتەمەعاتانە دژی ژنە هەرخۆی ژنە بەڵام دژی ژنە بۆچی ژونکە پێشکەوتن خواز نییە کۆنە پارێزە ئایدۆلۆژیایەک لە مناڵیەوە وەکو سرنج کراوەتە مێشکی بە پێی ئەوە ئەڕوا ڕێگە نایە مێشکە جوانەکەی خۆی بیری لێ بکاتەوە بڵێ نەهاتە ڕاوەسە بۆچی وایەمە ئایا ڕاستە ئەترسێ بۆچی چونکە شێوەیەک لە ژیان خراوەتە مێشی وازانە ژیان ئەوەیە اینجا یەکێ لەو ستیلۆ تایپانە ئەوەیە کە فعلەن یعنی مەسەلە باسی ئەوە کرێکە ژن زۆر عاتیفیترە و زۆر چۆنەڵێ ئەلجنس ناعیم و ها یعنی ئەم فکرانە هەیە بەڵام لە ڕاستی ئەمانە هەمووشی ئەوەی بخێتە ژێر پرسیارەوە ژن لە ڕاستیە ئەم جیاوازیە هەیە زۆر جار لەبەر ئەوەی فکری مجتمعی ئێمە ئەم شتێسێمە لە کوردستانین لە ڕۆژهڵاتی ناوەڕاستین ئەبێ پیاو بەهێز بێ نابێ پیاو لاوازی دەربڕێ نابێ پیاو بگرێ نابێ پیاو باسی مەشاعری خۆی بکە و هەستەکانی خۆی بکە ئەم فکرێ وای لە پیاو هەندێ پیاو کردووە ئەمەی وەرگرتووە هەڵە فعلا نەبێ پیاو وابێ لەبەرەوە دەری نابڕێ عکسەکەیشی بەرامبەر ژن وایە لە ژن عاتیفیە خێرا هەرچیە بێ لە مێشک و دڵ و دەرونیان خێرا دەری ئەبڕێ ئەمە وای لێ کردووە کە ئەم فکرەیە ئەم هەڵسوکەوتە بەهێزتر بێ لە ناو خەڵکە یعنی لە ناو ژن و پیاوە ئەم فکرێ بەهێزتر بێ بەڵام بێگومان مەرج نییە چۆن ژن یعنی زۆر جار ینی هەواڵێکی ناخۆش ڕووداوێکی ناخۆش وای لەکە کە بگری کە بێتاقەت بێ لە ڕاستیا پیاویش مەفروزە ینی وا پێویستەکە کە قەدەغی خۆی نەکە لە غاوی خۆی تونگ نەکە بڵێ من نابێ ئەم خەمە دەربڕم نابێ بگریم عیبە و پیاوام و بەهێزمەوانە ینی شتێکی زۆر سەیرە بەلامەوە ینی هەندێک خەڵک هەیە ئەسڵەن هەر پرسەی پێڕاست نییە هەرڵێ پرسە ئەمە چییە ینی تەعزیە و گریان و ئەم شتانە چ پێویستەکە هەمومان ئەمرین و چی تاوان بەڕاستی ئەمە فکرێکی زۆر ڕوخێنەرە زۆر خراپە چونکە ئەو هەستانەی کە لە ناخمانە هەیە ئایا بەتایبەتی هەستی ناخۆشی هەستی ترس هەستی خەم هەستی نیگەرانی ئەگەر تۆ قوتی بیت و دەری نەبڕی لە سەرێکی ترەوە لە جەستەتا خۆی دەرەبڕێ تووشی کەم خەویتەکە تووشی ئێش و ئازاری جەستەیتەکە مەعیدەت نەخۆشە بێ ڕیخۆڵۆ نەخۆشە بێ هەمووی ئەوە هۆی چییە هەمووی هۆی کپکردنی ئەو هەست و سۆزانەیە کە لە دڵ و دەروونمانایە و بەهۆی ئەفکاری بەهۆی بیر و ڕای هەڵەوە بەهۆی ئایدۆلۆژی هەڵەوە نایڵە دەری بڕین و بێگومان ئەوە ئەتوانم بڵێم لە پیاویشە تا حدێکی زۆرترە بۆچی چونکە وەکوتم کۆمەڵ یاساکانی کۆمەڵ بیر و ڕاهەڵەکان ستیرۆتایپەکان نایڵێ پیاو بە هەوەسی خۆی ئەو هەست و سۆزەی هەیە دەری بڕێ زۆر باشە کەواتە دکتۆر مێشکی پیا و چۆن مامڵە لەگەڵ کێشەکاندا دەکات لە ڕووی سایکۆلۆجیەوە کە نابێ بگری کە زۆر بیری باسی لێ ناکاتەوە ئایا لە ڕووی بیرکردنەوەوە مێشکی پیا و چۆن بیر دەکاتەوە من وەکو پێم وتی لە ڕاستیا مێشکی پیا و یعنی ئەوەی کە ئێستا هەیە لە زانستا باسیەکە پیا و زۆرتر چۆنەڵی بەشیکردنەوەی مەنطقی بە لۆژیک بە مەنطقی بە عەقڵ بیرەکاتەوە هەوڵەیە کۆنتترۆلی خۆیکە لە غاوی خۆی بکە کە هین دەرنەبڕێ ئەمە ئەم شتە هەیە بەس ئەمە بە هیچ جۆرێ بە واتانیە کە ژن نەتوانێت بە مەنطقی بیرکاتەوە بە پێچەوانەوە ژنیش ئەتوانێت بە مەنطقی بیرکاتەوە ئەتوانێت زۆر بە حکمت بیرکاتەوە و لە زۆر شتا ئەتوانی بڵێ وەکو وتم یعنی لە زۆر شتا پیا و ژن بەڕاستی وەکو یەکن تواناکانیان بەڵام بیر و ڕای هەڵەیە ئایدۆلۆژیا بیرتان نەچی ئایدۆلۆژیا طبعا ئایدۆلۆژیا فکر سیاست ئەگرێتەوە ئاین ئەگرێتەوە هەمووی ئەگرێتەوە ئەوانە تەنانەت پەندی پێشینانی زۆرێکە لە ئایدۆلۆژیا ئەنی بەڕاستی هەندێک پەندی پێشینان هەیە ئەن زۆر کەسێک ئەڵێ پەندی پێشینان وازانێ ینی چۆن قورئان لای موسڵمانی تر کۆتاییە وازانێ پەندی پێشینانی کوردیشی تر لە ساسێ وانە بە هیچ جۆرێ وانە ینی زۆر پەندی پێشینان هەیە عینی شت چۆن ئەڵێ جۆرێکە لە ئایدۆلۆژیا و هەڵەیتیایە و ئینسان تووشی ئەڵاکە ئەگەر کوێرانە شوێنی کەوێ کەوا بوو وەکوتم هەردووکیان ئەتوانن منطقی بیرکەنەوە بەڵام ئەو ئایدۆلۆژیا ئەو فکرانەیە کە وا لەوە کاکە
یعنی جیاوازەکە قوڵتر بێتەوە نەک کەمتر بێتەوە. زۆر باشە دکتۆرە مێ بزانم استجوابی خانمان و پیاوان لە ڕووی سایکۆلۆژیەوە بۆ هەڵچوون چۆنە هەندێک جارەوترێ پیاوان زووتر هەڵەچەن هەنە جارەوترێن بە پێچوانەیە خانمان زووتر هەڵەچن بەپی سایکۆلۆژیا خانمان یان پیاوان زیاتر استجوابیان بۆ هەڵچوون سەیریکە لە ڕاستیە وەکوتم ئێسێمە باسی کوردستانەکەن مشتەماعی کوردی و شەرقیەکەین یعنی لەم کۆمەڵانە لە ڕاستیە پیا زۆرتر ڕوو لە دەرەوەیە تێگەی لە مەسلەی کەسابەت و سەرکەوتن و پۆستی بەرز لە حکوومەت و لە حیزب و زۆرتر مێشتی بەم شتانەوە مەژغوڵە بەڕاستی و ئەتوانم بڵێم ئەم فکرە تەنانەت لە ئەوروپا و لە ڕۆژاواش هەر زاڵە ئەم فکرە بەسەر خەڵکە یعنی پیا ڕوو لە دەرەوەی زۆرتر بەڵام ژن لە ڕاستیە زۆرتر بەتایبەتی کە ژیان مسۆگەر بوو ژیانی مادی مسۆگەر بوو لە ڕاستیە ژن زۆرتر لەگەڵ ئەوایە کە ژیانی عاتیفی بۆ ژن پەیوەندی زۆر مهمە پەیوەندی کۆمەڵایەتەکان پەیوەندی عاتیفیەکان قسەکردن دەربارەی ژیان دەربارەی بەختەوەری خۆشی یا کێشەکان یعنی ژن بەڕاستی زۆرتر بەم شێوەیە یعنی مەشغوڵە وەکوتم کە ژیانی مادی مسۆگەر بوو بەڵام پیاوە وەکوتم زۆرتر مەشغوڵی سەرێشەکانی ژیانە و ئەگەر هەر خۆی بڵێن پارە پەیاکەر بێ ئەوانە بەو شێوەیە یعنی ئەژینا جارێک کێمەوە سەر ئەوە کە ینی جیاوازیەکان هەن بەس لێکچوونەکان زۆرترن و ئەوە وەکو پێشتر لە سەرەتاوەوتم چونکە لە بنەڕەتا لێکچوونەکان زۆرترە کە DNA و کە بایۆلۆجی و کە فیزیۆلۆجی و کە ئەو شتانەیە زۆر باش دکتۆر کە ژن و پیا و کێشەیەکیان توش دەبێتەوە زیاتر ژنەکە لەسەری دەڕوات دەیکا بەهین بە پیاوەکەش زۆر جار دەڵێ تۆ خەمی ئەماڵە و نییە تۆ دیارە خەم نییە بۆ بیری لێ ناکەیتەوە بۆ باسی ناکەیت ئەمە بۆچی دەگەڕێتەوە سەیریکە ئاسانی چۆنە یعنی زۆر جار ینی یەکێ لەو هەڵانەی کە ژن بیکات یا ئەیکات هەوڵ با پیاوەکە بگۆڕێ یەگەی ینی هەوڵ با بیگۆڕێ ینی بۆ نوعی لێکا کە خۆی ئێوێ ینی ئەمە هەڵەیە تەڵان پیاویش هەڵەیە هەوڵ وا ژنەکە وا بێ بۆ نوعی کە خۆی ئێوێ اینجا زۆر جار ئەو ڕەخنەیە کە لە ژنە گیرێ پیاو بگۆڕێ و زۆر جار ژن ئەو ڕەخنەیە هەیە ئەڵێ پیاو گوێ ناگرێ گوێ ناگرێ بۆ قسەکانی ژن بەڵام ئەمە پەیوەندی چۆنە ینی ئەو پەیوەندی ژن و پیا و ئەبێ پەیوەندیە بێ کە بەڕاستی چۆنەڵێ هەردووچیان گوێ لە یەکتری بگرن و ئەمە ناشکرێت تۆ هەموو ڕۆژێ لەسەر بچووکترین شت ژن بێوێ پیا و دانێ و محکەمەی کا و بڵێ وەرە تۆ ئەوە بۆ ڕوویە ئەوە بۆوە و ئەوە بۆوە ئەوەش نابێ ئەنی هەندێک کێشەی بچووکی ڕۆژانە هەیە تۆ توانی تێپەڕێنی هەر باسی شینەکەی گوێشی نێتێ بەڵام هەندێک کێشە هەیە گەورەیە یا هەندێک کێشە هەیە ئۆکەی جاروای شتی بچووکیش مهمە ئەوە ئێمە لە دەرووناسیا پێڵێن مایکرۆتراوما یعنی برینارکردنە بچووکەکانی ڕۆژانە ئەوەش گرنگە ئەوە کە بوو بە سیستم کە دووبارە بۆ دەبارە بۆ پەنجابارە بۆ گەورەیە ینی بچووک نییە لەبەر ئەوە ینی دامی خوایی بەڕێی من دیموکراتی بوون زۆر گرنگە لە پەیوەندی نێوان ژن و پیاوە دیموکرات بن جۆ بۆ لە یەکتری بگرن و زۆر گرنگە کە یعنی ژن و پیا و لە پەیوەندەکانیانە دائمی خوای بە چڕی و بە گەورەی سەیری جیاوازیەکان نەکەن تێگەی یعنی جیاوازی کە هەیە تۆ ئەوەیتر گەورەی نەکەیت و بیخێتە ژێر زەڕەبینێکە ئەوەی کە گەورەیەکەی و زۆر سەیری لایەنە جوان و خۆش و باشەکانی ئەو پەیوەندیە بکەیت نەک بتەوێ چۆنەڵی هیچ پەیوەندیەکی ژن و پیا و گورە پیا و پیا و هیچ پەیوەندیە لە دنیا هیچ شتێ لە دنیا پێرفێکت نییە لە ساسەد نییە لەبەرەوە ئەو تموحە کە تۆ بڵێ یعنی مێردەکەی من یا پیاوەکە بڵێ ژنەکەی من بۆچی وەکو ژنی فلان نییە یا پیاوەکە تۆ بڵێ بۆ پیاوەکەی من وەکو ئەو بەراوردکردنە لە ڕاستیا شتێکی باش نییە ئۆکەی تۆزێکیش بەراورد هەر پێویستە بەڵام تۆ دامی خی چاو لە دەرەوەی خۆ بێ بڵێ فلان ژن وایە فلان پیاوە ئەوە بەڕاستی سەرکەوتو نابی لە پەیوەندەکانە تۆ بێ بزانی مێردەکەی من ئاوایە ژنەکەی من بەم شێوەیە وەرە با لەگەڵیا بسازێن هەڵسوکەوت بکەین ئەگەر ئەساسەن پەیوەندێکە تەندروستە و یەکتریان بەدڵە درێژە بە ژیانی ژن و مێردی بن و هەوڵ بن ڕۆژ بە ڕۆژیانەکان خۆشترکەن زۆر باشە دکتۆر ئەمەوێ بزانم بەپێی سەردەم بەپێی پێشکەوتنی کۆمەلگا بە پێش
دواکەوتووی کۆمەلگا سایکۆلۆژیای خانمان و پیاوان گۆڕانکاری بەسەردادێت؟ دەڵێ بێگومان لە ڕاستیە هەموو شتێ لە ژیانە لە دنیا هەموو شتێ لە گۆڕانە یعنی تەنانەت ئێستا ئەو شاخەی ئێمە ئەیبینین لە بەردەمانە ئەم ساڵ وەکو ساڵی پێشوونیە بۆچی ئەزانین بارانە بارێ بەفرە بارێ بەردەکان ئەجوڵێنێ هەرەزیە شدێ اینجا ئەگەر لە شوێنێ شاخ بەرد لە گۆڕاناوێ بێگومان مرۆڤ زۆر بەردەوام لە گۆڕانایە ینی سادەترین نمونە ینی پێشتر بەڕاستی ئەو فکری کە هەیە هەبوو کە مناڵ ناوێنم فکری کۆنە پارێزی ئەوە بوو کە ژن دایمی خۆی بێ لە ماڵا بێ لە مەتبەخا بێ مناڵی بێ و نەچێتە دەرێ ئیلا ئەگەر زۆر پێویست بوو نەچێتە دەرێەوە کە ئەچێتە دەرێ مەسەلە بە تەنهانە بێ لەگەڵ برابێ یا لەگەڵ مێردابێ و ژن پێویست ناکە ئیشکا ئێستا ئەمانە لە ڕاستیە هەمووی هەڵگەڕاوەتەوە هەمووی هەڵگەڕانی ئەمڕۆ ئێستا ئەیبینین کە ژنەوەتە ئێوە لێرە ژن ئیشەکەن ئەوەتە ژن لە هەموو بوارەکانی ژیانە هەیە لە ڕاستیە تەنانەت پێشمەرگەیە سەربازە پۆلیسە لەبەرەوە بەڵێ ینی بەردەوام لە گۆڕانایە و گرنگەوەی فکرەکەش بگۆڕێ بەڵام کێشەکە لەوایە فکرەکە بەو خێراییە ناگۆڕێ وەکو واقعی ژیانی ڕۆژانە گۆڕێ فکرەکە دائمی خۆی لە دواوەیە کۆمەڵی خەڵک هەیە دائمی خوایی لە قاوەکە ئەوێ تونتر بێ ئستۆپ بنێ بۆ پێشکەوتنا بۆ گۆڕانانە کە لە ژیانە هاتووە ینی ئەوە لە ڕاستی ئەتوانی بڵێ ململانەیەکی بەردەوامی ژیانە نەک لە هەموو دنیاوە یان ئێستا هێزی کۆنە پارێز حەزەکەم بزانن لە ئەمریکا لە ئەوروپا لە هەموو شوێنانە بە هەمان شێوە هەیە و عادەتەن ئەوانە هێزە ئاینیەکانن تێگەی مەسەسە لە کلیسای کاتۆلیکیە جابوونەوە نییە تەلاق نییە ئۆکەی جابنەوە هەرێکە لە ماڵی خۆیەتی بەڵام ئەوەی بچیت ئەگەر تۆ بڕاستی کاتۆلیکێکی باوەڕداربی لە ساسەت بەی جۆرە نابێ داوای تەلاق بکەی نییە تەلاق نییە ڕۆی جیابیتەوە تا مردنیش بەجیاجی بەزەر ژن و مێردن مەسەلا و ئەمانە ناشگۆڕێن بە هیچ جۆرێ بە پێچەوانەوە دایمە خۆیان گەڕێنەوە بۆ دواوە ینی وا بیرەکەنەوە کە ئێسێمە 2022 ینی دوای مەسیح بێ بگەڕێنەوە بۆ سەردەمی مەسیح ئێستا لە ئەوروپا هێزی وا هەیە ینی هێزی وا هەیە ئۆکەی کەمینەن زۆر کەمینە بەڵام هەیە ئەوە وەکوتم ململانەیەکی بەردەوامە لە بینی کۆن و تاسە زۆر باشە دکتۆر لە تێژینەیەکدا کە لە ماوەی پێشوودا کراوە لەسەر کۆمەڵێک ژن و کۆمەڵێک پیاو دەرکەوتۆ پیاوان لە یەک کاتدا ناتوانن بیر لە دوو شتکەنەوە یاخود کە خەریکی کارن ناتوان خەریکی شتێکی کە بن کە لەگەڵ هاوڕێدا ناتوان خەریکی شتێکی کە بن بەڵام دەرکەوتووە کە ئافرەتان دەتوانن لە یەکاتە خواردن لێ بنێن ئاگیان لە ماڵ بێ و ئاگیان لە منداڵ بێ و لە هەمان کاتە سەیری زنجیرەیەکیش بکەن خۆی ئەتوان بڵێم ئەو شتە هەیە کە ینی وەکو بازەکرێ ژن شەبەکیە ینی تۆڕێک ینی یەک شت نییە بەڵام دڵنیابە ژگار بەو شێوەیەش نییە کە بڵێ پیاو یعنی ئیلا هەر لە یەک شت بیرەکاتەوە و تۆ توانی بڵێ لە ڕاستیا ئەوە لایەنی بەهێزیشی تایە ینی تۆ لەو بڕای ئەوانەی کە یعنی داهێنانە زانستیە گەورەکان لەم دنیاە کە هەیە ئەتوانی وەکو ئەوەی کە ینی ئەگەر ژن بەو شێوەیە بێ کە دائمی خۆی هەرێکە ئایا یەکێک ئەتوانێت داهێنانی زانستی بکە ئەگەر مێژکی پەرش و بڵاو بێ بە 1000 شتا بێگومان ناتوانێت لەبەرەوە بێت چڕی کەیتەوە مێشکەکە و لەو کاتا چڕکەیتەوە لەسەر ئەو بابەتەی کە ئەتەوە ئەتوانی داهێنان بکەیت داهێنانی زانستی بکەیت کەوا بوو چۆن ئەڵێی توندڕەوی یەکێکە لەو بەڵایانەی لەو نەخۆشیانەی کە لە عەقڵ و بیری ئینسانە هەیە لەم دنیاە هەرچی توندڕەوی هەیە لە دنیا زیانەکانی زۆرترە لە قازانجەکانی ئەوەی کە یعنی پێویستە لە ڕاستیامیانە ڕەویە یعنی ژنیش بەو شێوەیە کە ئەو لێکۆڵینەوەی کە باسی کردووە باش ئاخر ئەگەر بەو شێوەیە بێ لەو بڕوایم چێشتەکەشیە سووتێ هەندێک جار مناڵەکەش بەڕێوە بە ناشتێ دوایەوە بەڕاستی تۆ بە سەیری ژیانی واقعی بکەیت لێکۆڵینەوەکان دائمی خوای ئەو کەسانەی کە دیزاین یعنی کە ئەو لێکۆڵینەوانە دروست ئەکەن ئەوانیش ئایدۆلۆژیایەکە فکرێک هەیە لە مێشکانە ئەیانێ ئەو فکری خۆیان پێش بخەن و ئیسپات بکەن لەو لێکۆڵینەوەکان با پێ بڵێم بێلایەن نین لەبەرەوە دائمی خوای ئێمە نابێت لێکۆڵینەوەکان وەکو ڕاستی وەرگرین ئەبێ لێکۆڵینەوەکانیش دائمی خوای ئەنجامەکانی بخێنە ژێر پرسیارەوە بڵێن چۆن بۆ وانە بێ لەبەرەوە بەڕاستی لێکۆڵینەوەکان
ئەتوان پێ بڵێم بەبێ پیانان مەلاین لێکۆڵینەوەی دەرووناسی هەیە لەم دنیاە بەڵام بڕۆ سەیریکە کە ئەچیتە بنج و بنەوانی نا بەو شێوەیە نییە تۆ بێدامی خۆی بگەڕێتەوە بۆ ژیانی واقعی ئەم ژیانە چۆنە خەڵک چۆنە ئەوە بڕیار دەرە ژنا لێکۆڵینەوەکان شتێکی هینن بەدابەتی لێکۆڵینەوە دەرووناسی و کۆمەڵناسیەکان هینن شتی سەناعین دەستکردن بەس ئەوەی کە ژیانە ئەوەیە کە ئێمە ئاوا لەگەڵ یەکتری ئاژین ئەوە مهمە ئەبێ سەیری ژیان بکەین چۆنە و لە ژیان ئەنجامگیریەکانمان وەرگرین ئەزمونونەکانمان تاقی بکەینەوە. دکتۆر تۆڵی باواقعی بین ئەمە ئەم پرسیارە بکەم خانمان یا پیاوان زیاتر واقعین ینی زۆر جاوترێ خانمان خەیاڵ دروست دەکەن چاوەڕی هەنێ شتەکەن بەڵام لە بەرامبەردا لاوانەیە هاوسەرەکەیان هاوژینەکەیان استجوابی بۆیان نەبێت. يعني اما زياده الواقع جيني او زياده الواقع سيدي ان شاء الله راسيا جان شي ببي خيال اصلا فانتازي وخيال او نعمتيك بانسانيه اصلا ابي بياو جن دائم خيال يعني ابي ان جاء اگر جاري كم اگر خيال نبي لواقعي شي طالات شي اكيد لراسي بي برز بيتو بخيال بس نابي بيو لعرز ببره ابي دائما خوي بيو لعرز بي ان جاء لناحي خيال وانا من لو بالروايام يعني لراسيا اتوانم بڵێم ژیان يعني ژن زۆرتر بۆچی لە ڕاستیا ژن زۆرتر لەگەڵ واقعە يعني ژیانی ڕۆژانەکەی خۆشکە من لە ڕاستیا ئەتوان بڵێم ئەزمموی خۆم ئەتوان بڵێم بە پێچەوانەوەی يعني ژن دائمی خوای ئەتوان بڵێم بەردی زۆر گەورە نانەوێت لە بەردی زۆر گەورە زۆرتر بە دوای خۆشیە بچووکەکانی ژیانی ڕۆژانەیەتی ئایا لەگەڵ کەسوکارە ئایا لەگەڵ مێردا لەگەڵ مناڵە یعنی زۆر لە ڕاستیا زۆر لە عرس بەرز نابێتەوە لە ڕاستیا ئەتوان بڵێمەوە پیاوە زۆرتر دائمی خوای یعنی زۆر جار لە بەردی زۆر گەورە ئەنوێ خەیاڵاتی زۆر قورسی هەیە من کورد ڕزگارکەم من ئەوە بکەم بە شەریەت ڕزگارکەم ببم بە ملیۆنێر نازێت لە ڕاستیا ئەزام ئەتوان بڵێم ئەو خەیاڵانە کە بە تایبەتی پەیوەندی بە سەرکەوتن هەیە پیاو زۆرتر سەرکەوتن لە ژیانە بە تایبەتی مۆزوعی پارە مۆزوعی چۆنەڵی دەسەڵات لە ڕاستیا ئەوانە زۆرتر پیاون بەس ژن زۆرتر یعنی شتەکانی وەکو چێژوەرگرتن لە ژیان ئارامی هێلانێکی خۆشدانەی پەیوەندی کۆمەڵایەتەکانی زۆر خۆش بێ ئەوەی کە پێڵێن ژیان یعنی لە ڕاستی هاتوان بڵێم ژن زۆرتر خەریکی ئەوەیە و ئێمەی پیاوە بێ لەوە زۆر لە ژن شت فێر بین ینی ئێمە واقعی یعنی من لەو بڕان پیاو کەمتر واقعیە تا ژن لە ڕاستیە ژن زۆرتر واقعیە ژن دائمی خۆی پێی لەسەر حەزە یعنی من وای ئەبینم بە پێچەوانەوە ئەبینم بەڵام بێگومان هەم ژن هەم پیاو خەیاڵاتیشی هەیە ژن بێگومان ژنیش خەیاڵی گەورەی هەیە خەیاڵی ڕەنگاوڕەنگی هەیە فەنتازی قەدەغەی هەیە لەوانەیە ئەنوا ئاشکال شتی هەیە ژنیش بەس قاچی کەمتر لە عەرز بەرزە بێتەوە وەڵێ نەنا ئەمە ژیانەکەی خۆتە ئەمە باشترە و مقامەرەمە شتی قۆڕمەکە. دکتۆر هەژار مەعروف دکتۆری دەرونی سپاس کە لەم تۆرەی بیانی باش کوردستان لەگەڵماندا ئامادە سپاس بۆ تۆ دکتۆر سپاس بۆ ئێوە خۆشەویستان و چانەی وەردەگرین و لەگەڵ تامێر دەوام دەبین.